ئێزدی کو ئەڤەنە جارەکە و دووە بە گەلک جارە هەوەکو سەی هەشت ئەو کاری تاب سەرێمە هاتیل شنگارێ و دەڤێت ئێزدیا و کوردستانێ بگشتی کاردینالێت ڤاتیکان سەردانامەتکەن کوردستانێ و تێنەلالش وش نێزیکڤە دوێن بزانن کا ڕەوشە کوردێن ئێزدی کا چییە و ئەم گەلک سپاسیاوان دکەین گەلک جارە دەستێ هاریکاریەژیە درێژکری بۆ کوردێت ئێزدی هەروەساژی ئەم افتیخارەکە مەزنە پوێ هەندێت بین کو پاپای ڤاتیکان دبێژتن وەختێ بەحسێ بلا ئێزدی وێ هەستێ نەکەن کو دبێ خودانن ئەس وەختێ بەحسێ مەسیحیات کەم ئەڤیل شەرقێ و کوردستانێ دژین ئەس هەروەسادێ بەحسێ ئێزدیاژی کەم ئەو ژی فەرقاوان و مەسیحیانی نەدوی وڵاتیدا و یا هەموو کەسی هەروەساژی ئەڤە چەندین جارە الڤاتیکان پێشوازیە میری و سەماحەتا بابێ شێخ تێتەکردن ئەو ژی پڕاستی بۆمە جێ سەربلندیەیە و ئەمێ توێ باوەریەدا جەنابێ میری و جەنابێ بابێ شێخ و جڤاتە ڕوحانی شنێزیکڤە داخواز و مەطالیبێت ئێزدیا بگشتی و بتایبەت ژی یەتچیایە شنگارێ و دەڤێت ئێزدیایە دیەت بندەستێ تیرۆلێدا یەت گەهاندینە جەنابێ پاپای و ئەم توێ باوەریەدا وەکی بێنادی جەنابێ کاردینالی کەرەم کری بابای ڤاتیکان بێژت هەر بەشەرەك هەر ملەتە کلدەرێکێ بیشت ئەم هەڤالێ ئێشاوانین و هەڤالێ برینێتوانین دووبارە ئەم خێرهاتناوە دکەین و دێ دەرفەتێنەوە دەینە جەنابێ سەماحەتا بابێ شێخ بلا ئەو ژی پەیڤەکێ کەرەم کەتن و کەرەم کەبە ئەم شکە بخێر هاتناوی دکەین و ئەم چوینە مەدینەت ئەسیسی پاپێ بەرێ و ئەم ڕوونشتین گەڵیە بەرێشێک و لەگەڵڤیەکی کەمی درونشتین جوامێری گەلک تەکلیف و دڵسۆتن و شریکێ خەمامە بوون شریکێ عاجزیامە بوون و ئەم تەشەرفێت دکەین ئەبهاتنە کەردینانی و گەلەکە بخێر بێت هاتە لالشێ هاتە مالێ دێزیدیا هەموو مجلسە ڕوحانی هەموو و مالە میری و بابێ شێخ و هەمووە گەلەکە بخێر هاتناوی ئەمە دکەین بخێر بێت سەرچاوە گەلە بخێر بێت. Ringrazio per queste parole di benvenuto. سپاس بۆ ئەو وشە نرخانەی بۆ ئامادەبوونی ئێوەش. E sono venuto per la seconda volta in questo luogo che a voi è sacro, quasi per continuare a dare speranza che la vita, nonostante tutte le difficoltà che voi avete subito, deve continuare. من جاری دووهەمە گەڕێمەوە ئێرەوەکو هەموو لای گەزانن بەس ئەوەش معنای ئەوەیە بۆ جاری دووهەم هاتوینەتەوە بۆیە ئومێد بینەوە بۆ کەسانەی کە ناومێد بوون و نابێ هیچ کەسێک ناومێد بێ بۆیە لە نزیکەوە حەزمان کرد ئاگاداری ڕەوشەکە بین بۆیە جارێکی کە هاتمەوە ناو کورسان. هەندێک جەماعەتێتمە چۆنە دەستێوی گوت تەخاچا خۆیان زێڕیا دانایی یعنی تو تەوایە خەڵکێ بەلنگاز و فەقیری دوو جارە چۆنە دەستێوی و ئەم خێر هاتناوی دکەین. Ecco perché la nostra gente hanno baciato la sua mani in mano del Santo Padre perché lui aveva tolto il suo crocifisso d'oro per donarlo ai poveri e alla gente approvata. Ecco perché 2 volte abbiamo cercato di baciarlo le mani. Sì. Desidero dire che questa storia un giorno finirà e ciò che conta è l'amicizia che nella sofferenza si è formata. حەزەکەم ئەوە بڵێم کە ئەم میحنەتە و ئەم نەهامەتی بەسەرا هاتووە بە تاکید ڕۆژێکە بێتەواو بێ بەس دۆستایەتی لەو کاتەیە دەرەکەوێت کە لە کاتی ناهامەتیە ئینسان لە تەنیشتی براکی خۆیەوە بێت. C'è una domanda da Rudao, della TV di Rudao. Sì, volevo ancora dire che questa mia visita quindi ribadisce la solidarietà da parte del Papa verso tutti i sofferenti, cristiani e non cristiani, compreso gli yazidi, e quindi la mia presenza a questa seconda visita è una visita di incoraggiamento.
هاتنی دوهەمین جاری من بۆ ئێرە ماناکەی تریشێویش مانای ئەوەیە نزیکبوونی ئێمە بە ڕۆح و بەگیان لەو خەڵقانەی کە ماڵ و مناڵ و زێدی خۆیان لە دەستداوە و نزیکبوونی ئێمە لە هەموو ئەو کەسانەی نەک بەس مەسیحیەکان بەڵکو لە هەموو ئەدیانەکانی تر و لە هەموو ملەتی کورد کە زەرەریان تیا کردووە بە قسەکانی تاوکە. پەیامە ڤاتیکانی بۆ کوردی نزیدی لە شنگالی چییە؟ پەیامە پاپی ڤاتیکان چییە؟ Quale diciamo speciale parola della Santa Sede del Papa del Vaticano per i Yazidi, per la gente di qua? È una parola, come ho detto, di incoraggiamento. Non è solamente una parola che viene lanciata da Roma, ma la mia stessa presenza è proprio una parola visibile di questo incoraggiamento e di quanto al Papa Francesco stia a cuore il bene anche di questo popolo. بەتاکید یەک کەلیمە هەیە ئەویش تەشجیعکردنی ئەو خەڵقا و لە نزیکبوونیان و هەستکردن بە معاناتی ئەو خەڵقا وجودی منیش لێرە معناکەی هەر ئەوە ئەگەیەنێت کە بەتاکید پاپای ڤاتیکان لە نزیکی ئەم خەڵکانەی ئێرەیەوە هەمیشە لە بیری ئێمەیان و لە بیرمان ناچنەوە و بۆ هەموو لایەکیان نوێژەکەین و دوعاکەین. Io sto visitando proprio alcune di questi luoghi per i rifugiati, ancora qui venendo ho visto delle tende e naturalmente si vede che ancora c'è tanto lavoro da fare e da questo punto di vista dobbiamo ancora tutti impegnarci per aiutare a risolvere questi problemi di sofferenza. بەتاکید ئیشێکی زۆر ماوە هێشتا بکرێ وەکو چۆن ئێستا بێرەیە کە ئاهاتم لە سەر ڕێگا ئەمبینی چەنەها خەیمە و چەنەها شوێنی ئاوارەکان هەیە هەرچیەکمان بۆ کردوون تا ئێستا دیارە هەر بەشی ئەوە هەموانەی نەکردووە بۆیە جارێکە هێشتا ماوە ئەبێ هەمومان بەیەکەوە هاریکاری بین بۆیە بتوانین یارمەتی ئاوارەکان بین. Ecco, la mia presenza dice che non vi abbiamo dimenticati. هاتنی من بۆ ئێرە جارێکی کە معنای ئەوەیە کە ئێوەمان بیر نەچۆتەوە. Qui abbiamo dei fratelli e delle sorelle a cui vogliamo bene. لێرە خوشک و برامان هەیە کە ئێمە خۆشمان ئەوێن و احترامیان ئەگرین. E la nostra religione, il cristianesimo, ci invita proprio ad avere un cuore aperto verso tutti. دینی ئێمە دینی مەسیح معنای ئەوەیە ئەو دینەیە کە ئەبێ دڵمان کراوە بێ لە بەرامبەر بە هەموو لایەکە. Per questo la mia parola anche di rispetto e di venerazione a Baba Sheikh, naturalmente a tutti i saggi e a tutte le persone che qui in questo luogo hanno voluto essere presenti anche per questo gesto di simpatia e di onore. ئەمەش معنای ئەوەیە جارێکی کە سوپاسی جەنابی بابە شێخەکەم و ئەوەش معنای ئەوەیە لە کەناری ئەوانم لە کەناری هەموو پیاوە ڕۆحیەکان و دیانەکانی ئێرە هەمومان بەیەکەوە مەفروزا و کارانە بکەین کە دەست بخەینە ناو دەستیەک و هاریکاریەک بکەین. Okay, شكرا. مەشێک گازن دێت خۆ برنە نک پاپای و ئەو گازن مەشکاتە خۆ برنکێ مەگوتێ فەرقا ملەتێ هەموو ملەتانینە و مکەویناتێت هونوێ ناهێ لە بەق خلاص بن ئان چیچک وێ مسعاد داوان کە هێلینا بۆوان چێتکەن وێجارمەش ئەو گازندە برەنیکێ و مەگوتێ گوهێت وەشل مەبدون وام گەلک سوپاسیاویت کەین و سڵاوێت مەشکل وی بن و هەموو ئەهلێ خارج بن. شكرا. گەرەک یارە وسان. Thank you. شكرا. پرسیارێک هەیە مەجال هەبێ ڕووداوم دوێن پرسن وەکو ڤاتیکان دۆزا کوردی نزیدی جینۆساید ناساندنە کارەساتە بسەرێوا دەهاتیە ئەو تراجیدیا گۆشت سێ حەیڤا حەشتە دەرباسکردنە هونجی پەیاماوە جواکە ناودەوڵەتی ڕەگۆ ئاریکار بە جینۆساید ناساندنە کارەساتە کوردی نزیدیدا. In questo momento stanno facendo riconoscere questo che è successo ai Yazidi come un genocidio del popolo di Yazidi ma del popolo curdo. Qual è il ruolo della Santa Sede? Che cosa può fare, spingere per poter fare riconoscimento a questa causa? Questa non è una causa di oggi. 100 anni fa 1 milione di cristiani sono stati sterminati, uccisi. C'erano i Caldei, c'erano gli Assiri, c'erano gli Armeni, c'erano i Sidi. Più di 1 milione di persone sono state uccise dal 1915 al 1918.
ئەم مەسەلەیەکی زۆر دوور و درێژە مەسەلەیەکی زۆر دوورە لە یەکەم ڕۆژی نییە کە دروستە بێ لە ساڵانی 1950 چەنەها مەسیحی و چەنەها یەزیدی و چەنەها موسڵمان کە ئاکوژران و ئەبران لەبەرەوە مەسەلەی بە جێنۆساید ناسان مەسەلەیەک نییە کە بەس ئەمڕۆ ئەو جێنۆسایدە کرابێ لەوە پێشتریش کراوە. A noi non interessa molto che si usi la parola genocidio e non genocidio, diciamo che ogni volta che muore e viene uccisa una persona è genocidio per tutta l'umanità. لە لای ئێمە کەلیمەی جێنۆساید ئەو کەلیمەیە نییە کە ئەوەندە احتیمامی پێ بدرێت لەبەرەوەی کوشتنی هەر شخصێک بۆ ئێمە جێنۆسایدێکە چونکە یەکەم ڕۆحێک لە ئینسانێک ئەکەیتەوە بۆ ئێمە ئەوە جێنۆسایدێک. Quindi non è una questione di gruppi o di nazionalità o tribale. Ogni uomo porta l'immagine di Dio e ogni volta che viene ucciso un uomo, o soffre un uomo, una donna, un bambino, un malato, è una violenza contro Dio, contro tutta l'umanità. هەر کاتێک مناڵێک گەنجێک پیرێک لە هەر دینێک بێ لە هەر میلەتێک بێ بکوژرێت ئەوە یا تعادای لێ بکرێ ئەمە معنای ئەوەیە لەگەڵ خوا جنوسایدێک بەرامبەر بەخوا کراوە چونکە هەموو یەکێک لەوانە لەسەر ڕۆحی ئەوان لە ناو ڕۆحی ئەوانە خوا ڕۆحی پێبەخشین و ڕۆحیان لێ ئەسەندرێتەوە لەبەرەوە لە خوا ئەسەندرێتەوە. E questo è anche il mio messaggio, impariamo a volerci bene, a rispettarci. ئەو مەسیجەی منیش ئەوەیە با فێر ببین چۆن یەکتریمان خۆش بێ و محافظە یەکتری بکەین.